خۆت دەیزانی خوارزە. دەزانم بەڵام ئێستا بۆ چێ شتانت بۆ باس کردم ئەمە نازانم خاڵۆ. تۆ بە منت وت کە ئەو پیاوەی لە شەمەندەفەرەکە دابەزی من بووم ها؟ ئەو های ئاوا ئەگەر ئاوابی خوارزە دەبیە تونندڕە و هەمیشە تووڕە دەبی. ئەگەر ئاواش بی ئەتۆ چاوت بە کچی من ناکەوێتەوە. خاڵۆ ئەگەر وەکو من بیت کچەکەم دەخەیتە ناو مەترسیەوە. ئەگەر وەکو من بیت نابێ یاری عاشقانە بکەی، چونکە لە کۆتاییدا دڵی کچەکەی من دەشکێنی. ئەگەر وەکو من بیت دەبێ لە کچەکەم دوور کەویتەوە. دەڵێ یەکێ لەو دوانە خاڵۆ دەڵێ یان کچەکەم هەڵبژێرە یان کار. بەڵێ دەبێ بڕیارێک بدەی، یانەوە تا گەنجایەتی من هەڵدەبژێری یانەوە تا کچەکەم هەڵبژێرە. باشە ئەگەر ئەو کات یەکێک ئەمەی بە تۆ بە تۆ چی دەکرد خاڵۆ؟ بیان وتەیە هەڵبژێرە کامیانت هەڵدەبژار؟ عەلی ئەوەندەش بە یەکتر ناچینە. داوانین بێگومان وەکو یەک نین، چونکە من کچی تۆم نەخستە مەترسیەوە، تۆ خستت خاڵۆ. بەڵام ئێستا تۆ دەتەوێت کچەکەم بخەیتە مەترسیەوە، وانییە؟ خاڵۆ ڕامیز لەسەر ئەو کچەی تۆ دیاریان داناوە تەنها لە بەرەوەی کچی تۆیە. ئەو کچە بۆی نەبوو یەک هەنگاو باوێتە سەر شەقام لە بەرەوەی کچی تۆ بوو. چەند ساڵ لە بەندیخانە پاڵکەوتی تۆ خاڵۆ؟ چەند ساڵ؟ خۆ تۆ نەتوانێت لە من باشتر کچەکەت بپارێزی. سنووری خۆت تێدە پەڕێنی خوارزە. گوێ لە قسەکەم بگرە خاڵۆ، دەیەک جار گوێ لە قسەکەم بگرە. ئازاد ئێستاش لە مەترسیدایە لە بەرەوەی کچی تۆ تا ئێستاش لەو شوێنەیە کە تۆ دەتەوێت. من کچی خۆم دەپارێزم، من دەزانم چۆن کچی خۆم بپارێزم. باشە وا دانێ من ئەو کارەم جێهێش دەبەر کچەکەت، ئەو کات چۆن بیپارێزم؟ من گازگیر عەلی بوومە. خاڵۆ حەقتە خاڵۆ، چونکە تۆی داوای یارمەتیت لە کەس نەکرد، هەرچیەکت ویستووە بردیت تۆ ڕۆیشتووی. بەڵام گەر من داوای یارمەتیت لێ بکەم بۆ خاتری ئازاد داوای دەکەم، بۆیە داوای دەکەم چونکە دوای تۆ دەتوانم بیپارێزم. گەر پێویستکە لە تۆ لە دوژمنەکانیشت لەوانەیە من هەبم و نەبم. کاتێ من داوای یارمەتی لە تۆ دەکەم خاڵۆ، گەر پێویست بکە کە پێویست دەکا بۆ خاتری ئازاد بەرامبەر خوێنی خۆشن بێ داوای دەستت دەکەم. نەخێر باوکە، نەخێر. ئەوە چی ڕوودەدا؟ ئەوە تاو پیاوە دەستی هێنا. ئەی ئەوە خواستی تۆ نەبوو ئازاد؟ ئەمە شتەنیە کە دەمانەوێ. من نامەوێ تۆ وەکو باوکم بی. ئەوە تۆ دەڵێی چی؟ قسەکانی ناو کۆبوونەوە هەمووی خراپ بوو، هەمووی کاری پیس بوون. نامەوێ. من عەلیە سەرسەریەکەم نەویستووە. من عەلیەکی دوور لەو شتانەم ویستووە. بزانە منە پیاوم ناوێت کە لە کۆبوونەوە باست کرد. ئازاد من بە باوکم وت، من پێم وتم بایەکێک لەو دووە هەڵبژێرێ، وتی ئەم جۆرە پیاوانە هەڵ نابژێرن. منیش وتم بۆ خاتری من پێی بڵێ
من ئەو پیاوم ناوێ کە تۆقە لەگەڵ باوکم دەکا. نامەوێ. ئازاد، ئەوە دوا شانسمە، دوا دەرفەتمە، ئەوە دووەمین ژیانی منە، با بیکەم. کەوایە سەیری ئاوێنەکە عەلی. ئەها پێم وتی من ئاوێنەی تۆم، کەوایە ئێستا سەیری خۆتکە. منە پیاوم خۆش ناوێ. ڕۆیشت، بەڵام دەگەڕێتەوە، بەڵام دەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆقە لەگەڵ من بکە. ئاوهای وانە؟ ئەرێ، هەموو کەسێک ژیانی دووەمی خۆی وەکو دەرفەتێکی نوێ لە پێشخۆی دەبینی. ئەیوانە؟ کەس پێش وەختە نایێت، بەڵام بۆ دەستپێکردنی ژیانی دووەم یان دۆستەکان پشتیان لە تۆ دەکەن. کەس باسی ئەوە ناکات ڕۆژێک لە ڕۆژان ڕاست و هەڵەی تێکەڵ کردووە. هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان چووە بۆ لایە، هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان لەبەر کردەوەکانی هێلانەکەی خۆی جێهێشتووە. بادە، ئەوەی تۆ وتت ڕاستە. ویستم عاشقی تۆ بم تاوەکو ئەو لەبیر بکەم، بەڵام گرنگەوەیە عاشق بوومە، نەک بۆچی عاشق بوومە. ئەوە تا لێرە عاشقتم. بەس نییە؟ بۆ من بەسە، بەڵام بۆ تۆ بەس نییە. گەیشتینە ئەو ساتەی دۆستەکان بێ خواحافیزی دەڕۆن. چەکەکان دەدرێنە دەستی کەسە بێ تاوانەکان. گەیشتینە ئەو ساتەی لەم جیهانەدا یاساکان بە پێچەوانەوە بە بێدەنگی ڕێک دەخرێن. بەدەستێنانی چانسی دووەم کچەکەم واتە لە دەستدانی چانسی یەکەم لە ژیاندا کاتێ بە تەواوی بەدەستی دێنی، واتە لە پڕ نوێ بوونەوە. ژیانی دووەم کچەکەم من لە دەرەوە چاوەڕێ دەکەم. سڵاو، بۆ ئەوە پەیوەندیم کرد ئەگەر داواکان پەسەند کراون منیش ئامادەم. دووەمین ژیان واتای ئەوەی نییە ژیانی یەکەم خیانەتی لێکردو، بەڵکو مانای ئەوەیە خیانەتن لە ژیانی یەکەمدا کردو. تۆ پێویستە وەکو کچی ڕامیز قەرەیسکی بۆ خۆت بپارێزی، چونکە لەو ڕۆژەوە تا ئێرە دووبارە هەموو شتێک گۆڕا. کاتێکی باوکە.
بابڕۆی خاڵۆ یارمەتیم دە با بڕۆین خوارزە دەی ماڵاوا بچکۆ خوار لەگەڵ ئازاد